طبعا احنا اولا نشكر الجهات الامنيه في حكومه اقليم كردستان على تعاونه المستمر. ئێمە سوپاسی دەستگا ئەمنیەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان دەکەین بۆ هاوکاریە بەردەوامەکانی لەگەڵمان و وەڵامدانەوەی بۆ هەموو ئەو پرسانەی لە ناوچەکە ڕوودەدەن. هەروەها سوپاسی هەوڵەکانی سەرۆک مەسعود بارزانی دەکەین کە هەمیشە باوەشی بۆ کریستیانەکان کراوەیە و پاڵپشتیان لێ دەکات. هەروەک سوپاسی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان، مەنسوور بارزانی و ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم دەکەین کە هەمیشە بۆ بەهاناوەچوونی کریستیانەکان لە هەرێمی کوردستان ئامادەن و لە ئەگەری ڕوودانی هەر کێشەیەک ڕاستەوخۆ دێنە سەرهێڵ و کێشەکانیان چارەسەر دەکەن. سوپاس بۆ خوددا ئاسوودەی لێرە هەیە و هاوکاری و خۆشەویستی بەردەوام هەیە. کاتێک دەبینین کەسێکی دیاریکراو لە دامەزراوەیەکی دیاریکراو دەستپێشخەریەک دەکات، نابێت ئەو ڕەفتارە بەسەر هەموواندا بگشتێنرێت. ئێمە لەو دۆخە تێدەگەین و هەمیشە ڕەفتاری تاکە کەسی هەڵوێستی خودی کەسەکەی و نوێنەرایەتی تەواوی دامەزراوەکە ناکات. ئێمە بە ئاستی ئەو مەحەبەتە دەزانین کە سەرۆک بارزانی بۆ کریستیانەکان هەیەتی و هەمیشە باوەشی بۆ کردوونەتەوە. هەرگیز ڕۆلی هەرێمی کوردستانیش لەبیر ناکەم بۆ لەخۆگرتنی ژمارەیەکی زۆری ئەو کریستیانانەی لە مووسڵ و دەشتینەینەوە کۆچبەر بوونە، چونکە هەرێمی کوردستان لە سەختترین دۆخدا بووەتە لانەیەک بۆ لەخۆگرتنی هەمووان و پشتیوانی لە هەمووان دەکات. ئەمەش هەمووی ڕنگدانەوەی گرنگیدانی حکوومەتتی هەرێمە بە پێکەوە ژیانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان. باحتضان المسيحيين اللي تهجروا من سهل نينوى ومن الموصل، لأن الإقليم صار حاضن للجميع وداعم للجميع